لە ئێستادا منداڵان لە ڕەوشێکی باشدان لە ڕووی پێشکەوتنەکانی ژیان، لە ڕووی خزمەتگوزاری، لە ڕووی شارەزاییان، لە ڕووی خوێندن، لە ڕووی زمان، لە ڕووی بەکارهێنانی ئایپاد و مۆبایل و تەکنەلۆژیا بەگشتی شارەزایی لە زیرەکی دەستکرد، هەموو ئەو بابەتانە. بەڵام ڕەنگە بەدیوەکەی تر ئەگەر سیر بکەین لە ڕووی کەسێتیەوە، لە ڕووی دینداریەوە، لە ڕووی پابندیان بە ڕێسا پەیوەندیدارەکانی خێزانەوە وەکو منداڵی پێشان نەبن. ڕەنگە تەکنەلۆژیا ئەوڕۆ تەسیرێکی گەورەی لەسەر خێزانەکانماندانایە و منداڵەکانی ئێمە کەتینە ژێر تەسیری ئەو تەکنەلۆژیایە بە شێوەیەکی وە، یعنی توانای بیرکردنەوەی لێ سندون، یعنی تەکنەلۆژیا وای لە ئینسان کردیە قدرەتی ئیبداعی لێستەندیتەوە، زیاتر تەماشاکارە، بە تایبەتیش بەکارهێنانی هەندێک ئامێری ئەلکترۆنی لە قۆناغی منداڵی و سەرەتاییدا ڕەنگە باش نەبی بە زۆر پێوەری تەندروستی و کۆمەڵایەتی